ڕۆژ بە ڕۆژدا هەڵبژاردننی سی ئەیلولی پەرلەمانی کوردستان نزیک دەبینەوە وەک کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش ئاماژەی بۆ دەکات هەموو ئامادەکاریەک ئەنجام درراوە بۆ ئەو هەڵبژاردنە بەڵام ئەوەی لە ئێستا دەبۆتە جێگەی ترس و دڵەڕاوکەی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان ئەنجام نەدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەردە چاودێرێکی هەڵبژاردنەکانش دەڵێت بۆ ئەوەی هەڵبژاردنێکی تەندروست ئەنجام بدرێت پێویستە چەند ڕێکارێک بگیرێتە بەر لەوانە لایەنەکان تەنها پشت بە دەنگدەری حەقیقی بەستن و ڕێکاری نایاسایی نەگرنە بەر بۆ گۆڕنی دەرئەنجامی هەڵبژاردنەکان. کۆمسیۆن دەبێ کۆی ئەو پرۆسەی بەڕێوە دەچێت زۆر شەفافانە بیخاتە بەردەستی تەواوی خەڵک و بە بەردەوام با بڵین معلومات ببەخشی بۆ ئەوەی کەمتر یاری بتواندرێت دەستکاری دەرەنجام و پاکو بێگەردیەکە لە کەدارنەکە ڕێکردنەوەیە بۆ چاودێری نێودەوڵەتی و ناوخۆی و بریکارەکان و مێدیا و هەموو ئەو لایەنانە کە چاوێکی زیندوو بن لەسەر کۆی پرۆسەکە. لێپرساوی دەستگای هەڵبژاردنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانش لە هەولێر دەڵێت تۆماری دەنگدەران ترسی گەورەی لایەنەکانە لەم هەڵبژاردنە چونکە ئەگەر تۆمارەکە هاوشێوەی پارێزگای سلێمانی و هەڵەبجە پاک بکرایەتەوە ئەوە ترسەکان کەمتر دەبوون لە تەزویرکردن و ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد. بەداخەوە هۆکار زۆرم بۆ ئەوەی دەستی لابەلا و چەند قوارێک دەست بخەنە ناو پرۆسەکەەوە لەو حالەتانە هەڵبەتە هەڵبژاردنێکی پاک و تەندروست دەرناچێت تا ڕادێک لە هەندێک پارێزگا تۆمارێکی باشە پاکراوەوە بەڵام لە هەندێک پارێزگا وەکو ڕانگەیاندنەکانش پێشووتر قسەمان لەسەریان کرد بەداخەوە وەکو پێویست نییە هەڵبەتە ئەگەر بێت و وەکو لە زۆنی سەوز تۆمارەکە پاکراوەتەوە لە زۆنەکە زرد و ناوچەکانی ترش بە هەمان شێوەی تۆماری دەنگدەران لە مادەی 140 و خەڵکانی بەداخەوە دەرەم ڕۆژهەڵات و باکوور پاک بکراباوە هەڵبەتە هەڵبژاردنێکی پاک و بێگەرمان ئەنجام دەدا. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بۆ ئەوەی ئەم جارە هەڵبژاردنێکی تەندروست بەڕێوە بچێت چەند ڕێنمایی و ڕێکارێکی گرتووەتە بەر لەوانە هەڵوەشانەوەی دەنگدانی تایبەت لە نەخۆشخانەکان و گرتوخانەکان هەرۆکدانانی دوو تۆماری دەنگدەران لە بنکەکانی دەنگدان بەڵام وەکو چاودێران دەڵێن ترسی ئەوە هەیە کۆمیسیۆن وەکو پێویست ئەو ڕێنمایی و ڕێکارانە جێبەجێ نەکات. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.